یەکم کتری هێناوە کوڵانوێتی 15 پەرداخی ڕیز کردووە بۆ هەر نەفرێکیان 1 ئایرە و نیوی پرۆتینەکە تێ کردووە. باشە ئەم دەبانە لێرەیە ئەمە بیبێتەوە بۆ ماڵەوە گرفت دروست ناکە لە ماڵەوە. شتێکی خۆش بۆ باسکەم ئەمە جوابی گرفتەکەی جەنابیشتی تایە. طبعا ئەم پرۆتینانی کە بینی هەمیان تامیان هەیە، طبعا شیر وەرگیراون، تیاتی تامی قاوە چکولاتەیە، تیاتی تامی مۆزەیە، شلیکمان هەیە، تامەکانیان زۆر تایبەتە. یاری زانیشمان هەبوو بیرمە زۆر خۆی گیر کردەوە، زۆر پارەی کۆ کردەوە تا مەسافی 2 مانگی بێت و دەبێ پرۆتینمان نایە. بڕۆنەگرانە تقریبا لە نزیکی 100,000ەکە بەس کوالەتی شتەکەی زۆر باشە. 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی پێچوو هاوزانیش زۆر بێزاروتی مامۆستاوتم بەڵێ دەزانی پرۆتینەکە بەدڵمەوە نەنووسا وتم بۆ خۆ تۆ هەمی 6 ئایرە بێ لێ بەکارێ نابێ. تی مامۆستا ماڵی خاڵم لە کەرکووکن، وتی کە هاتوون بۆ ماڵی ئێمە وتی نزیکی 12 نەفەرن، وتی دایکم وتوێتی 1 دانە قاوەی خۆشی کڕیوە کاک فڵان کەسی کوڕم. تم تی مامۆستا کە ڕۆیشتمەوە بەسەر مۆزوعەکە دایکم کتری هێناوە کوڵانوێتی 15 پەرداخی ڕیز کردووە بۆ هەر نەفرێکیان 1 ئایرە و نیوی پرۆتینەکە تێ کردووە. وای زانیوە ئەمە بابەتی کاکاو نیسکافەیە، یعنی بڕوان پێ بکە لە 2 کیلۆ پرۆتین ئەو فەقیرە 4 ئایری بەکارێ نابوو. یاریزانی ترمان هەبووە دایکی فەقیرە بە بابەتی باودەرەکان وای زانیوە مەحەلەبی و کاستەرە، چۆ بە ئاوی گەرم گرتوێتی وتوێتی بۆچی ئەمە تڵ نابێتەوە ببێ بە مەحەلەبی و کاستەر. ئەنی ئەو حاڵەتانەشمان هەیە. یاریزانەکە وتێتی مامۆستا کتاب چکۆلەکەم وتوێتی باوکە ئەو شتێکی هێناتەوە تامی زۆر خۆش بووە. تیسێکم کچەکەم پەنجەی تەڕەکەوی کا بە ناو پریوەرکاوتەکەی وتی هەموو جانی کەوتوتە خرو 1 شەو ڕۆژ خەوی لێ نەکەوت بوو. ئەو حاڵەتانەشمان هەیە. بەردەستی کەس بکە نەخێر قوربان ئەمانە لە بەردەستی خەڵکان نابێ دابنرێ.